الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة ونخل ذات الأكمام فيها فاكهة والنخل ذات الأكمام. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان. مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە بەرەبەیانی ڕۆژێکی پڕشنگداری جەژنی ڕەمەزاندا جەژنە پیرۆزە لە یەک بە یەکی جەنابتان
بینەرانی پەیجی مزگەوتی ڕێگای بەهەشت دەکەم. لە هەر شوێنێکن کوردستانیانی خۆشەویست، هاودینانم، هاوزمانیانم لە کوردستاندان یان لە وڵاتێکی تردان، لە ئەوروپان، لە ئەمریکان، لە هەر وڵاتێکن جەژنتان پیرۆز بێ. گردنمان ئازاکەن، گردنتان ئازا بێ. با هەمومان سینەمان پاککەینەوە لە کینە. ئەو ڕۆژە جەژنی هەمومانە کە نەتەوەکەمان بە سەربەرزی ببینین، کە مسڵمانان شکۆدار بن، کە پەیامی خوای پەروەردگار کاریگەری خۆی لە ناو دڵ و دەروونماندا لە واقعی ژیانماندا دابنێ. ئەم دنیامان بەهەشت بێ، ئەو دنیامان بەیەکەوە هەمومان لە بەهەشتا کۆببینەوە، هەر شاد بن، سەرفراز بن، خوای پەروەردگار بتان پارێزێ. وەکو لە وتاری جەژنیشدا ڕوونمان کردەوە، ئەم ساڵ حاڵەتێکی تایبەتمان هەیە، خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن، نەخۆشی کۆڕۆنا بە دڵنیاییەوە هەیە، ئینسانیش خۆپارێز بێ، هەم خۆی بپارێزێ، هەم خەڵکیش بپارێزێ، بەریەککەوتن تا بکرێ کەم بکرێتەوە، تەوقەکردن نەکرێ باشە، دڵێکی خاوێن دەستخستنە سەر سینە، مەرحەباییەک سڵاوێکی پاک و پوخت، ئەوە هەموو جەژنە پیرۆزەیەکە. لە جیاتی چوونە ماڵان و قەرەباڵی دروستکردن و گومان خستنە سەر ئەوەی فڵان کەس نەخۆشی هەبێیان نا، بەرنامەیەکی موبایل بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزە لە ئازیزانت بکە. من هەر لێرەوە جەژنە پیرۆزە لە هەمووتان دەکەم، بەریەککەوتنیشمان نابێ، ئەگە دڵەکانمان بەیەکەوە خاوێن بێ، جەستەکانمان لە یەکتریش دوور بێ، هەر بەیەکەوەین. ئەگە دوو کەسیش دڵیان بەرامبەر یەک پاک نەبێ و پڕ نەبێ لە خۆشەویستی، بە جەستەش لە یەک نزیک بن، لە تەنیش یەکەوە بن، دەستیشیان لە ناو دەستی یەکا بێ، هەر دوورن. دەی با ئێمە جەستەیەکی دوورمان هەبێ، بەڵام دڵەکانمان لە یەکتری نزیک بێ. بە ناوی خوای گەورە و میهرەبان، پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە گەجلایەک دەکەم، بە تایبەتی ئەوانەی کە لە ڕەمەزان بە ڕۆژوو ونووە لە مسڵمانانی بەڕێز دەکەم، هیوادارم هەموو کات لە خۆشی و لە جەژن نابن. پیرۆزبایی لە ستافی مزگەوتی ڕێگای بەهەشت بکەم کە مامەندوونە ناسانە لەو مانگادا زۆر بە باشی کارەکانیان ئەنجام دام. هیوادارم هەموو لایەک لە خۆشی بن، هەر سەرکەوت و سەرفراز بن. بە تاکید جەژنانی پێشتر گەرموگوڕی زیاتری تێدا بۆ ڕاستی، لە پێشتردا خەڵک زیاتر وەکو بڵێ دڵخۆش بوو، بەختەوەر بوو، بەڵام لە هەمان کاتی جا بڵێن ئەو ساڵ تایبەتمەندیەکە جیاواز بوو کە لە بەبوونەی کۆرۆنا، بەبوونەی چەند نەخۆشی و ئەوانە کەمتر، یعنی ئەو پیرۆزبایە بۆ شێوازەی نەبوو. بە سیوادارم ئینشاڵڵا بە کاتی لە جەژنەکانی داهاتوو باشتر و خۆشتر بێت. بەڵێ بە تێکی سەردانی خوشکۆبرا دەکەین ئینشاڵڵا، بەڵام کۆڵی بە تایبەتمەندیەکانی خۆی زیاتر هەوڵ دەدەین بە تەلەفۆن و بەنامە ئینشاءڵڵا جەژنە پیرۆزە بکەین، هیوای سەرکەوتن بۆ گژلایەک دەخوات. پێشەشی جەژنە پیرۆزە لە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر، تایبەتتر مزگەوتەکەی خۆمان مزگەوتی ڕێگای بەهەشت، ئینشاءڵڵا خوای گەورە بیکاتە مای خێر لە بۆ هەموو لایەکی. بەدڵنیایەوە جەژن لە کۆندا بەهۆی هاتوچوو سەردان و ئەوانە زیاتر گەرم و گوڕتر بوو، بەڵام ئێستا لەبەر ئەو نەخۆشیە ئەو بابەتان لە گۆڕی هەیە، ئینسان دەبی بە تایبەتی ئینسانی مسلمان دەبی خۆی بپارێزی، کەمێک لەو هاتوچوو ئەوانە کەم کاتەوە. بەنای خوای بەخشندەی میهرەبان، جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانان دەکەم، بە تایبەتی مسلمانانی کوردستان. خوای گەورە لەو بەرایی کە کۆڕۆنەیە، خوای گەورە بمان پارێزی و هەموو ڕۆژێکمان جەژن بێ و ئینشاءڵڵا تاعەت و عیبادەتی ئەو مانگەی هەموو لایەکی قبوڵ بووە. ئەمن پێم وایە ئەوەی کە جەژنی قەدیم لەگە ئێستا ئەو فەرقی هەیە بۆ پێشترێ، یعنی ڕوحەکی تێدا بوو، عیلاقات و سیلەی ڕەحم زیاتر بوو. ئێستا ئەوە نەمایە، کاتی خۆی کە تازە مۆبایل هاتبوو خەڵک تەلەفۆنی دەکرد و ڕیسالەی دەنار. ئێستا ئەوەش نەمایە، یەک ڕیسالەی ڕیسالە مەسەرەن دەقەی وەردەگری و ئەو دەقەی کۆپی پێز دەکەلەوە هەموو برادەرەکانی، یعنی ئەو ڕوحی تێدا نەمایە. قەدیم ئەو ڕوحە بوو، ئێستا ئەو ڕوحە نەمایە سەراحەتەن. من ئەوەی دەبینم سەراحەت. بەنای خۆی گەورەی میهرەبان، جەژنە پیرۆزە لایەن خۆمەوە بۆ هەموو مسلمانانی جیهان، بە هیوایەوەی جژنێکی خۆش و خێر و بەرەکەت دوای تۆزێک ماندووبوونی ڕەمەزان ئەو پاداش شتێکە بۆی مسلمانان ئینشاڵڵا تامی تایبەتی خۆی هەیە، ئینشاڵڵا دەبێتە مای سەربەرزی بۆ هەمووی سامێک. لایەنی خۆمەوە جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانێک دەکەم، بە هیوایەوەی بێتە خێر و بەرەکەت و سەربەرزی بۆمان ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم، تقبل الله منا ومنکم. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە گشت مسلمانان پیرۆز دەکەین، هیوادارین خوای گەورە بیکاتە مای خێر و خۆشی و بەرەکەت لە هەموو مسلمانانی جیهان، بە تایبەتی
مەسجد الأقصا ئینشاءالله خوای گەورە دەربێنێ لە دەست ئەو زاڵمانە ئینشاءالله هەمومان جەژنانەی ڕێک پێک بکەین بە پابندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی ئینشاءالله هەمومان پابند بین و خوای گەورە سەرکەوتووی دنیا و قیامەتمان جەژن خۆی نەریتی جەژن وایە کاتێکە لە مزگەوت دەچێەوە ماڵەوە سەرتا جێژنانە لەگەڵ دایک و باوکت و ماڵ و مناڵ دەکرێت ئینجا بۆ نمونە خواردن دەخورێت ئینجا دواتر کە دەچێت سەردانی خزم و کەس و کار دەکەی ئەمەش هەم لەلایەن خواوە کە پێی خۆشە هەم نەریتێکی کوردەواری زۆر جوانیشە دەبێتە هۆی زیاتر پتەوکردنی پەیوەندی خۆشەویستی و کۆمەڵایەتی نێوان خزمان و دۆستان و خۆشەویستان. پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی جیهان دەکەم پێشەکی و هەروە مسلمانانی وڵاتەکەی خۆم کە کوردستانە جێژنە بمعنە خۆشی و دڵخۆشی و فەراحی بۆ هەموو کەسێک دڵپاکردنەوە هەروەکو مامۆستای بەڕێز فەرمووی غلە معنا قینە و چینە نەناو دڵی کەسدا نەمینێتن ئەو ئینسانە بیکەوە هەموو بە یەکسانی بە برایەتی تەمەشای یەکتری بکەین سەرەتا لەناو خێزانی خۆت دەست پێ بکەی دوا بە دوای بەناو هاوڵاتیانی خۆشەویست و برا و خزم و کەس و کارانتدا بە پێی ئەو ڕێنمانەی کە ئاگادار کراینەوە لەبەر نەخۆشی کۆرۆنا دەبی تۆزێک ئاگاداری خۆمان بین بۆ سەردارکردنی یەکتری و هەروەها چوونە ماڵی یەکتری و دۆخە نەکردن لەگەڵ یەکتری و دەستێ خستنە سەر دڵی یەک بەرامبەر بە یەکتری بۆ پاکردنەوەی ئەو دڵێ بەرامبەر هەر کەسێک کە هەتە لە کۆنا ئەو جۆرە نەوعانە خۆشە نەبووە خەڵکان باوەشیان بێکتیان کردەوە دۆخەیان لەگە یەکتری کردووە و یەکتری ئەماس کردووە بەڵام بار و دۆخی ئێستای تەندروستی گونجاو نییە بۆ ئەو کارە پێویستە زۆر بە وردی ئاگاداری ئەو وردەکاریان نەبی. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو کورد و مسلمانانی جیهان دەکەم ئینشاءڵڵا ڕۆژ و تاعەتی هەموو لایەک قبوڵ بێ و دەستخۆشی لە کەناڵی بەڕێستانیش دەکەم. بسم الله الرحمن الرحیم جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی کوردستانەکەم هیوادارم هە سەرکەوتوو بن ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت بۆ میلەتەکەمان و بۆ تەواوی مسلمانانی جیهان. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە مزگەوتی ڕێگای بەهەشتەوە پیرۆزباییە گەێنمە هەر کەسێک کە گوێبیستم دەبێت گردنی ئازابێ و گردنم ئازاکات جەژنە پیرۆزەی لێ یەکەم چاوەکانی ماسەکەم. جەژنی کۆن خۆشەویستی محەبەتێکی تیا بوو بەڵام ئێستا بەهۆی ئامێرەکانی موبایل و ئەنتەرنێتەوەوانە تقریبان ڕەحمی کەم کردوێتەوە بەرامبەر بە یەکتری. ئێستا لە ڕێگەی موبایلەوە جەژنە پیرۆزەیەکە ئەو کاتە سەردانی دەکرد زیاتر خۆشی پێوە دیار بوو سەردانیکردنەکە بەڕاستی جێگای خۆی و بەڵام ئێستا بەهۆی ئەم ئامێرانە و ئەم نەخۆشش کە هاتۆتە ناوە بۆ خۆپارێزی تقریبان ڕەحم و بەزێگەی کەم کردوێتەوە. جەژن کە ڕەمەزان خەلاص بوو یعنی ئینسان هەر لەگەر هەر برادێک لەگەر دۆستێک لەگەر هەر کەسێکە ناخۆشیێکی هەبوو حادزیەکی هەبوو ئێستا لەو جەژنە خوای گەورە ئیشاڵڵا دڵیان بەیەکەوەش پێک شاد دەبنەوە و گەردەن ئازایی لە یەکتری دەکەن و ئێمە لە کۆنەوە ئەو جەژنە هەتا ئێستا هەروە هاتووە لەخوا بە زیاد بێ ئینشاءڵڵا خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو دەکاتن و ڕێز و سەلامیشم هەیە لە بۆ هەموو مسلمانانی کوردستان و جیهان خوای گەورە لە هەموو لایەکمان قبول بکاتن. وڵای کە ئێستامان ڕۆینەوە چێژ ئازرە یعنی کوردەواری قەدیممان
چێشت لێنراوە ئی بەیانی ئەچین کە خواردنەکەمان خوارد کە خواردنەکەمان خوارد اینجا لەگەر ماڵ و مناڵمان لەگەر خزم و کەسمان ئەوجا هەر شتێک بی گەردەن ئازایی لە یەکترەکەین و ئاوا چوکلێت و شت تەوزیعەکرێتن و لە ماڵان ئاسوڕێنەوە و بۆ گەردەن ئازابوونی لە یەکتری و پیرۆزبایی لە یەکتری کردن لە جەژنە. جەژنە جەژنە جەژنی موسڵمانان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان جەژنە جەژنی موسڵمانان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە گەشت مسلمانان و گشت مسلمانانی جیهان دەکەم بۆ بوونەوە ئینشاءڵڵا هەموو لایەک دوور دەبن لە نەخۆشی و هەموو لایەک دوور دەبن دەپارێزن ئینشاءڵڵا زۆر سوپاسان دەکەم لەگەڵ ئەو نەخۆشە تۆزە گۆڕایە بەس الحەمدولillah ینی هەر باشین وەکو تەقالیدەکەی خۆمان هەرماوە و جەژنی کوردستان زۆر زۆر خۆشە کان سەردانی دایک و باوکە و ئەگەر ئەوانەی دایک و باوکیان مابێ ئەوجا ئیدی سەردانی خزم و کەس و کارە و بنەماڵەکەیە و ئەوانەی سەردانی نەخۆشە و جارێ ئەگەر بەس ئەستا و کۆڕۆنە و مڕۆنە لە گۆڕێدایە ناتوانانی سەردانیان بکەی بەس ئینشاءڵڵا جەژنەکە خۆش دەبی. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنە جەژنە جەژنی موسڵمانان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان توخوایم لێبوورە هەموودانیانە لە باتین و قوڵوچ کرێت و جەژنان جەژنە پیرۆزە لە گەشت ڕۆژی گوران دەکەم هیوادارم خوای گەورە ڕۆژی داعاتی هەموو لای قبول بکاتن و دوورمان خاتە لەو باڵ و ئافاتێکەوە بەسەرماندا هەیە. هیوادارم جەژنی ئەم جارەمان بکتە مای خۆشی و خێر و بەرەکەت بۆ هەموو مسلمانانی جیهان لەم نەخۆش و پەتای کۆرۆنەمان بپارێزی ئێمە وەکو مسلمانانی کوردستان پیرۆزبایی خۆمان ڕادەگەین ئینشاءڵڵا هەر بە خۆشی و شادی کوردستان ئاوادام بیتن و وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکات. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە سەرتاسەری مسلمانانەکەم و پیرۆزبایی جەژن لە تاوان دایک باوک خۆشەویستمەکەم و هیوادارم لەم جەژنە ڕێنماییەکانی تەندروستی پابەندی پێیان. جەژنە پیرۆژەی خۆمان ڕاستی هەموو سەرجەم مسلمانانی کوردستانەکەم لە ئێستەوە لێرەوە و هەموو ئازیزانمەوانەی کە لێم دوورن و ئەم جەژنە لەژێر ڕێنمایە تەندروستیەکان بێت
ئیشەڵا بە خێر و خۆشی تێپەڕێت و هەموو لە یەک سەلامەتە بێت. جەژنا جەژنا جەژنی موسڵمانان توخوایم لێبورنا مودانیانە لا باتین و قوڵوچ کرێت و جەژنان توخوایم لێبورنا مودانیانە لا باتین و قوڵوچ کرێت و جەژنان جەژنا جەژنی موسڵمانان توخوایم لێبورنا مودانیانە لا باتین و قوڵوچ کرێت و جەژنان